ترافیک ئەم جارە باس لە دانانی کامێرای چاودێری خاڵ بۆ خاڵ دەکات. لە ترافیک باس لە چۆنیتی کارکردن و تایبەتمەندیەکانی کامێرای چاودێری خاڵ بۆ خاڵ دەکەین. دەمانێت بزانین ئەو سیستمە لەو کاتی کۆتۆتە کار چ کاریگەری لەسەر کەمکردنەوەی قوربانیان و ڕووداوەکانی هاتوچۆ دروست کردووە. لەم بەرنامە زانیاری وەردوو نەبیستراو لەبارەی کاریگەری و لێکەوتی ئەو سیستمە لە ڕێژەی قوربانی و تاوان دەخەینە ڕوو کە بۆ یەکەم جارە لە کوردستان 24 لە بەرنامەی ترافیک ئەو زانیارانە دەخرێتە ڕوو کە بەشێکیان وەک بەراورد بەڕابردوو پێوانەی دەکەین کە چەند سوودی هەبووە. وەک نمونەش ترافیک شەقامی 120 مەتری هەولێر وەردەگرێت کە یەکێک بوو لە گۆڕەپانەکانی جەنگی هاتوچۆ لە زۆری ڕوودا و قوربانی بەهۆی ڕووداوی هاتوچۆ. ئەماش بەهۆی پێشکەوتووی و ستانداردی ڕێگاکەوای کردبوو بەشێکی زۆر لە شۆفێرانی هەرێمی کوردستان لەم ڕێگا پێشکەوتووە لە بری سوود وەرگرتن لە جوانی و باشیەکەی کردبیانە گۆڕەپانی پێشبڕکێ و تیژڕەوی و سەرکێشیەکان. پێش بەکارخستنی و کامێرانە حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ و فەرماگەی میدیا و زانیاری چەندین گرتەی ڤیدیۆیی بە شێوازی گرافیک بڵاو کردەوە تا شۆفێران هۆشیار بن و ئەو سیستمە بناسن و بزانن چۆن خۆیان دەپارێزن. شوفێری بەڕێز لە شەقامی خێرا دووری نێوان دوو کامێرەی چاودێری خاڵ بۆ خاڵ ئەگەر 3600 متر بێت و خێرایی شەقامیش 110 کیلۆمەتر لە کاتژمێرێکە. ئەگەر بەو خێراییە بڕۆیت بۆ ماوەی 120 چرکە نێوان ئەو دوو کامیرەیە دەبڕیت، جا ئەگەر نێوان دوو خاڵەکە با ماوەی زیاتر یان پێشبینی کرا و بڕی هیچ سزایەک نادرێت چونکە مانای ئەوەیە بە خێرایی شەقامەکە ڕۆیشتویت. بەڵام ئەگەر بە ماوەیەکی کەمتر نێوەندەکەت بڕی ئەوە مانای ئەوەیە زێدەڕۆیت کردووە، بۆیە لە سەربنەمای ئەو کاتەی کەمی کردووە. بۆ گەیشتن بڕی سزایەکەت بۆ دیاری دەکرێت و هەموو زانیاریەکان و وێنەکان بە دیۆکۆمنت هەڵدەگیرێن و هاوڵاتی دەتوانێت داوای بکاتەوە کە ئەو حاڵەتە بۆ ڕێگە ئاساییەکانیش بە هەمان پێوەرە. خەمخۆری حکوومەت و وەزارەتی ناوخۆ لەبارەی بەرزبوونەوەی ڕێژەی مردن و کەم ئەندامبوون و ڕووداوی هاتوچۆ لە ساڵانی ڕابردوو تا کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان وای کرد سیستمی کامێرای خێرای خاڵ بۆ خاڵی جێگیر کرد بۆ چاودێری خێرای و تیژڕەوی شۆفێران. ئەو پرۆژە سیستمە ئەگەرچی لەلایەن چەند کەسێک بیرۆکەکە بەلاڕێدابرا و مەرامی سیاسی لە پشت بوو بۆ ئەوەی کەم و کوڕی لەو پرۆژە بدۆزنەوە، بەڵام ئەو بیرۆکە لاوازانە و مەرامە سیاسیەکانیان فەشەلی هەنا چونکە لە کاتی دانانی کامێرای خاڵ بۆ خاڵ ئەوەی دەرخست کە ئاوسەنگی یەکسانی بۆ هاتوچۆ لە ڕێگاکان گەڕایەوە بۆ هۆی دڵخۆشی شۆفێران و ڕزگار بوونیان لەو مەترسی لە سەرجیانیان دروست دەبوو. دەچینە بەشی هاتوچۆی چاودێری ڕێگای خێرا. لێرە ئەفسەری بەرپرسەوای وردەکاری و بەراوردی پێش و پاشی دانانی ئەو سیستمە لە ژمارەی ڕوودا و قوربانی و زیانەکانە خاتە ڕوو. ئەوەی ئێستا لە پێشمانەوە دەفتەری هێلکاریە بە چاوی خۆتان ببینن چ ڕووداوێکی هاتوچۆ لە یەک ڕۆژ 4 حادیسە تاکو 5 حادیسە تەختیت کرایە. ئەوە هەر هەموو هێلکارەکانیان. بەڵام لە دوای دەست بەکاربوونی کامیرەکانی خاڵ بە خاڵ پۆینت بە پۆینت لە شەقامی ڕێگای خێرایی 120 متری و 150 متری تەنها یەک ڕووداوی هاتووە لە شەقامی 120 متری ڕوویدایە و یەک ڕووداویش لە شەقامی ڕێگای خێرایی 150 ڕوویدایە، ئەویشان ئی شەقامی ڕێگای خێرایی 150 لە شەقامی خەدەمی بووە. پێشتر بە ڕۆژانە نزیکەی 5 حادیسە تا 6 حادیسەمان هەبوو. لە کاتی ئێمە کە دەست بەکار بووین لە بنکەی ڕێگای خێرا لە بیدایەتەوە گرفتی زۆرمان هەبوو بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە شەقامی ڕێگای خێرا بە تایبەتی لە نزیک شوقەکانی جیهان ستی
لە 4 حادسە تاکو 5 حادسە لەو شوێنێ هەبوو بەڵام کە کامیرەی پۆنت ئەلەو شوێنە دانرا بووە هۆی کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتسۆ تاکو وای لیاتیز ڕووداوێکی هاتسۆ و شێلانمان لەو شوێنە نەبوو ڕووداوی هاتسۆی وامان هەبوو کە گاردێلەکانی شەقامەکان بە یەک جاری تێک دەشکان بەڵام لە ڕێکەوتی 21 دەی 2023 تاکو ئێستا کا من قسە لەگەڵ ئێوە دەکەم ڕووداوەکانی هاتسۆ زۆر کەمی کردووە لە ڕێگای خێرای بە تایبەتی شەقامی 120 و شەقامی 150 مەتری خێرایی. لۆریانە چێ دەڕوە جیانەکەم باش بە قوربان ئەحواڵت مامەجان مۆڵەت شوێری ساڵیانت لایە سیارەکەی توکیایە ڕقم زەردە وایە حەملە ئەوە کامیرەی پۆینت لە شەقامدان لایوەرە پێ ئەو سایدی یەکەم لۆی هەیە 110 سایدی دووەم 100 سایدی سێم 80 ئیتو دەبی لە چیان بڕوە عادلۆ لە ناوەڕاستی دەڕێت قوربان لەو سەیر ڕاتەمەشاد دەکەم کودێ باشە گەڕامەکە 40,000 پابەن نەبی ئەوە یەک ئیمە دوو ئەو کامیرەی خاڵ بە خاڵانە پۆینتانە دانرایە لە یەکەم دووەم سێمەوە لە دوێت هەر هەمووی من دەگیری و سەرپێچیە کاکە غەڕامەیە قوربان باشە دووبارە نەبتەوە ئۆتۆمبیلی کیا دەبی لە سایتە ڕێڕەوی سێیەم هەشتایەکەی بڕۆی باشە بە قوربان هەدەف من بەس ڕێنماییەکەیە ئاگادار بکەینەوە چاوت ماز دەکەم سەر چاو ئێستاوە باری کێ چێ باری کردێت تەمەشا لەو ئۆتۆمبیلی توێتایە ئەو بۆڕیە دووربی یەک بۆڕی بەر تۆ لە شەقامێت سارێ لە دوایویە خۆی لاتدا ڕووداوی هاتووی دڵتەزێن و شێلانمان لۆ ڕوودا لێرەوە داوا لە هەموو شفێران دەکەم کە پابەند بن بە ئەو ڕێنماو یاسانەی بنەماکانی هاتوچۆ وایگرە برام باشی خۆشەویستی مۆڵەت شفێری و ساڵیانەکە لایە مۆڵەت شفێری و سەنەوەکەت لە زێدەبێت کاکە دەزانین لە سڕامان گرتی ئەو بارە ئیسێ و سیارێ نییە یەک بۆڕی بەربتەوە لە پشتەوە چ ڕوو دەدا ئەوە ئاسنە چەند مەتر لە سیارەکەت دەرهاتیە چەند مەتر دەرن دەرهاتێ لە پشتەوە ژیان موافقە هەیە 2 مەتر قوربان ئەوە ڕێگای خێرایە قوربان مەسەلە لەوەی نییە ڕێڕەوی یەکەم 110 180 یەک بۆڕی ئەوها بڕوات ڕوو دەدا لە پشتێک سارە وڵات تێبینی نەکردی ئەگە تێبینیت کردبی ئەگە تێبینیت بار کردبی ئەوەیە باوە بار ناکەین قوربان ئەوە باری دووتەنیە تو لە توێتە خەڵکی هەمووەوە ئیزراعەتی لەبەر دەکەم
ئەو پابەند نییە بە ڕێنمایەکانی ڕێگای خێرایی 120 ئەو کیایە بار هەڵگرێ دەبین پاوەنی کیا کاکە مۆڵەت شفێری سالیانەکە ئەرگ نەبی زان لۆ بە ڕێستمان ڕاگرت ها سایرەکەی تو لە شەقام دەبی چەند بڕوە هەشتا بەخۆدەوە دەزانی لە چێ دەڕۆیشتی لە 100 یا 100 100 وایە چی ڕامانگرتی ئەوجە تابلوی دواوەی ئۆتۆمبیلەکەی خۆت ئاگال لێ دیار نییە وایە شێلمانی لە پێشە وایە مادەم ئەو شتانە دەزانین لۆ جێبەجێ ناکەیت قەینا ماری خۆت بیان ماری شەریکی ماری شەریکەی حساب کە ماری خۆتە تو ئەمانە لەسەر ئۆتۆمبیلێک دەبی وشی ماری خۆتی بیپارێزی مادەم ئەو ڕێنمایەنە دزانی کە لە شەقامی 100 ڕێڕەوی 100 نای بڕۆی 100 نای بڕۆی لە هەشتای بڕۆی لۆ جێبەجێ ناکەیت کامیرەی پوینت کە دانرایە لە شەقام هاوکاریەکی تەواوی ئێمەی کردووە یەک دوو بۆتە هۆی ئەوەی کە ئۆتۆمبیلەکان لە شەقام بەجێری ئەو خێراییەی کە بۆیان دانراوە بڕۆن واتە ڕێڕەوی یەکەم 110 کیلۆمەتر لە کاتژمێرێک بۆ ئۆتۆمبیلی قەمەرە کراوە سایدی دووەم 100 کیلۆمەتر لە کاتژمێرێک نەفسیشی ڕێڕەوی سێیەم کە بۆ ئۆتۆمبیلی بار هەڵگر کراوە لە 80 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا دەڕوات لەگەڵ ئۆتۆمبیلی کیا لۆتێ و کامیرە پوینتانە دانراوە ئێمە هیچ کێشەگیر و گرفتێکمان نەماوە لە شەقامەوە بۆتە هۆی کەمبوونەوەی ڕووداوی هاتچۆ لە ڕێگاکانی خێرایی 120 متری و 150 متری پێش ئەوەی پێشووتر پێش دانانیە و کامیرە خاڵ بە خاڵانە پوینتانە لە شەقامی ڕێگای خێرا گیر و گرفتی زۆرمان هەبوو یەک ئۆتۆمبیلەکان لە کاتی لێخڕوونی شفێری ئۆتۆمبیلەکان لە کاتی لێخڕوونی ئۆتۆمبیلەکانیان پابەند نەبوون بە بنەماکانی ڕۆیشتنی ڕێگای خێرا ئەوە یەک دوو ڕووداوی هاتچۆی دڵتەزێنمان زۆر هەبوو سێ ئەو گاردێلانە ئێستا کە لە شەقامی ڕێگای خێرا دەیبینن زۆربەی زۆری گاردێلەکان وەک خۆی نەماون واتە لە بەهۆی لێکدانی بەهۆی دروستبوونی ڕووداوی هاتچۆ لێکدانی ئۆتۆمبیلەکان لەیەک زیان بەرکەوتنی ئۆتۆمبیلەکان و زیان بەرکەوتنی شوفێرەکان و سێش دەبووە هۆی تێکدانی گاردێلی شەقامەکان ئێستا لەوەتیا و کامیرەی پوینتانە دانراوە ڕووداوی هاتچۆمان نەماوە یعنی ئێمە ئاماژەمی شەقامەکانمان کردووە سیرمان کردووە خەڵک شوفێری بەڕێز زۆر پابەند بووە بۆ لێرەوە دەستخۆشیان لێ دەکەین بە تەواوەتی شوفێران پابەندن بە لە ڕۆیشتنی ڕێگای خێرا لە شەقام سەبارەت بە گرنگی و هۆکاری جانانی کامێرای خاڵ بۆ خاڵ شارەزایکی هاتوچۆ باس لەو سیستماکات هەندێک لە براشفێرەکان گەرنەدا لە دانانی کامێرەی خاڵ بە خاڵەکە من دڵنیای هەموو براشفێرەکانەکەمەوە کە بە دانانی کامێرەی چاودێریاخ و کامێرەی خاڵ بە خاڵ ڕوودا و کارەساتە دڵتەزێنەکان ڕوو لە کەمیە لە هەموو جیهاندا هەموو دەوڵەتانی دنیا بۆ پاراستنی ژیانی هاوڵاتیان بایەخیان داناوە بە دانانی کامێرە لەوەرەوە کاکە تۆ لێمان زویر مەبە تۆ خەڵکی ئەم وڵاتەی ئێمە غەمخۆری توی حکوومەتی هەرێمی کوردستان بە دانانی کامێرەی چاودێری ڕوودا و کارەساتە دڵتەزێنەکانی کەم کردوتەوە من سپاسی بەڕێز وەزیری ناوخۆ دەکەم بایەخی داوە بە دانانی ئەم کامێرە چاودێریانە ئەم کامێرەی خاڵ بە خاڵە دڵنیا بە 100 ملیۆن
بۆ پاراستنی ژیانی تۆیە هەندێک لە براشفێرەکان پێشەوەی و کامێرەدایان ئەو فلیم دەرەکەن لەسەر 2000 لە ڕۆژنی کیلۆمەترەکە خوار ڕەحمی کردو 2000 لەسەر نییە ئەگینا 2000کەشی قەپا دەکرد بین کاتێک هەزانی ئەوەتی وامەزانی فڕۆکە بۆ بنامە تێپەڕی ئێستا تۆ لە ترسی گیرفانت و منیش لە ترسی ژیانت کامێرەی چاودێریماندانەوە کاتان لە یەکەم گازندە لە کامێرەی پوینت و پوینت مەکەن کامێرەی خاڵ بە خاڵ زۆر کاریگەری ئێستا بەجێ هێشتووە لەسەر کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتووە لە سەقامی 150 مەتری لە 120 مەتری و دوایەوە هەتا کامێرەکانی کەی ناوشاریش تۆ ئەبێ دڵخۆش بی بەوەی کە حکوومەتێک هەیە ژیانت دەپارێزیێ حکوومەتێک هەیە سامانت دەپارێزیێ ئەنی بۆیە ئەم کامێرانە دەسەدا ملیۆن و ملیار بۆ پاراستنی بەرژەوەندی تو ئێستا 120 و 150 ببینە شقامەکان ئارامیشی بەخۆ گرتووە ئەو تیژڕێ فەرک و هۆر فەرک و یا الله یا الله هەر کەوت پارتە بوو بۆ یعنی لە ناو شارە پێویست ناکات تۆ لە 120 بڕۆی چاوەشی نەکەم ئەبێت تۆ ئەژماری ئەبێ ئەو ڕێژەیە بەرچاوبگری کە دانراوە بۆ تیژڕەبی سەبارەت بەو سیستمە شۆفێران و هاوڵاتیان باس لەو هەنگاوی حکوومەت و وەزارەتی ناوخۆ دەکەن کە چەند سوودی پێبەخشیون ئێمە وەکو شۆفێرانی پاس دەستخۆشی لە وەزارەتی ناوخۆ بە ڕێبەرایەتی هاتوچۆ دەکەین لە بۆ دانانی سیستەمی کامیرە 2.2 بەڕاستی لەوەتێ کامیرە لەسەر شەقامی 120 مەتری جێگیر کرایە حادیسە زۆر کەم بوویتەوە چکە ئێمە وەکو شۆفێرانی پاس و منداڵانەمان زۆر لەگەرە لە بۆ سەلامەتی گیانی ئەو منداڵانە بەڕاستی شتێکی کارێکی زۆر جوان و زۆر باشە. سپاس بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ و وەزارەتی ناوخۆ کە ئەو کامیرانەیان دانایە بەڕاستی کارێکی باشە خەڵکەکە بەڕێڕەوی خۆی بە تیژڕەوی خۆی ئەو تیژڕەوی دیاریکراوەی کە هەیە هەر بەو شێوەی لێ دەخۆین تاسیاتێکی زۆر باشی کردوتە سەر هاتوچۆی شەقامەکە بەنسبەت پوینت بۆ پوینت کامیرا شتێکی زۆر چاکە لۆ گیانی شوفێران و گیانی هاوڵاتیان کامل شتێکی باشە زۆر مەزبوطە پوینت و پوینت بۆ شیاوێک و لە زیاتیەوە یا کێمە و مرۆڤ نەشێت چ مخالف زێدا بکات و فەرقا فەقیر و دەوڵەمەندی سەر ئێک ئاستە شارعیە ئەبەت سەر ڕێکا خۆت چیت و بۆ ڕێدانت هاتۆ چوونەژی گەلە کێمن بۆ شیاوێک گەلەگە. فازڵ حاجی لە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر باس لە چۆنێتی کارکردن و تایبەتمەندیە و کامێرایانە دەکات. زۆر پرسیار دەکەن کامیرەی پوینت چیەوە جیاوازی چیە لەگەڵ کامیرەکانی پێشتر. کامیرەکانی پێشووتر یاخود زیلی یەکەمی کامیرەکان چی بوو؟ ڕەفتار و هەڵسوکەوتی شوفێران و چۆنێتی لێ خوڕینیانی پێدەوتی لە یەک خاڵ لەو خاڵە تۆ وێنەیە کە دەگرت پێدەوتی ئەو کەسە پابند بووە بە ڕۆیشتن بۆ خێرایی کە دیاریکراوە یاننا. بەڵام جیلی نوێی کامیرەکان کە جیلی پوینتی پێدرێن خاڵ بۆ خاڵ ئەو بە درێژایی ڕێگایە کە پێ دەڵێتن ئەو شوفێرە چۆن لێخوڕینی کردووە یاخود پێ دەڵێتن لە نێوان مەسەلەن کامیرەیەک بۆ کامیرەیەکی تر ئەگەر 3 کیلۆمەتر بیترن پێ دەڵێتن لە نێوان ئەو دوو کامیرەیە لەو 3 کیلۆمەترە چۆن ڕەفتاری کردووە و چۆن لێخوڕینی کردووە. سەبارەت بەوەی کە مەبەست لە دانانی ئەو کامیرانە چی بوو؟ طبعاً ئێمە لە شەقامی خێرا یەکەمی شوێن بووکە لە هەولێر کامیرەی پوینتماندانە شەقامی خێرا بەپێ ئەوەی کە سروشتەکەی وایە کە یەکتر بڕی لەسەر نییە شوێنی پەڕینەوەی پیادەکانی لەسەر نییە و ئەو خێرایی کە تیایدا دیاری کراوە 110 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا ئەوە هاندەرێک بوو لە بۆ شوفێران کە بەردەوام زیاتر لە خێرایی ڕێگا پێدرا و بڕۆن بەپێ ئەوەی کە هیچ ڕقیبێکش لەسەر ڕێگا نەبوو بەپێ ئەوەی کە چووکە یەکتر بڕنیە لە بۆ نمونە پۆلیسی هاتوچۆ لەیدانانەی تەنها وەکو مەفرەزەی گەڕۆکەیە بۆیە چاوی ڕقیب لەسەری نەبوو بۆیە شوفێران کاتێک کە لە کامیرە جێگیرەکان دەردەچوون ئیتر دەستیان دەکرد بە تیژڕۆیی بەڵام پوینتەکە ئێستا پێ دەڵێتن ئەگەر لەو کامیرێش دەرچووی کامیرەی دوای ئەوە دەزانی تۆ چۆن لێخڕوون کردووە بۆیە شوفێران ئێستا
بە لێخوڕین بەو ئاسێک کە دیاری کراوە یاخود بەو بڕێک کە دیاری کراوە لێخوڕین دەکەن. چی وەدی هاتووە لە بەرامبەردا؟ لە بەرامبەردا ئێستا خەڵک هەست بە ئەمانێکی زۆر دەکاتن. ڕاستە لەوانەیە زوو بێتن باسی ئامارەکان بکەین بڵێن ئایا کاریگەری هەبووە، بەڵام قەناعەتتان هەبێت لەو ڕۆژێک کامیرەکانی پۆینت کەوتۆتە کار لە شەقامی 120 متری دەتوانین بڕین ڕێژەی و یاخود ژمارە ڕووداوەکانی هاتوچۆ سفر بووە بە تایبەتی ئەوانەی کە بەهۆی تیژڕۆی دەکەوتەوە. ئەو هێما دەبینی پێت دەڵێ ئاگادار بە ڕێگا کۆنتترۆل کراوە بە ڕادار یاخود بە کامیرە و وێنەکەشی وێنەی کامیرەیەک دروستکراوە کە کەس نیە و زۆرە کامیرەی نەبینی بێتن. ئەوە ئاگادارکەرەوەی شێوازی کامیرەی لە هەموو جیهان ئێمەش بۆ شێوەیە کردومانە. هەموو شوفێران کاتێک ئەو هێما دەبین دەبێ بزانن ئەوە ئەو ڕێگایە بە درێژایی کۆنتترۆل کراوە بە کامیرە یاخود بە ڕادار. ئەرێ ڕاگرە با بچین لە ئەو کامیرەیە. ئێمە بەر لەوەی کامیرە پۆینتەکان دابنین تەماشەمان دەکرد بە درێژای ڕێگە ئەوە گاردرێلێ زۆر تێکچوو بوو کە ئەویش دەلالەت لە یەکشت دەکرد کە خراپ بەکارهێنانی ڕێگایەکە بوو بۆی ئەوەی کە بە بەردەوام تیژڕۆیان تیا دەکرد و پێکدادان دروست دەبوو کۆنتترۆل دەستدان دروست دەبوو خۆیان دەچێشا بۆ دیوارە ڕاگرانە. ئێمە بەر لەوەی کامیرە پۆینتەکان دابنین بودجەیەکی زۆر زەبەلاحی بۆ تەرخان کرا و گاردرێلەکانمان نۆژە کردەوە. لە دوای ئەوە کامیرەی پۆینتماندانا ئێمە ئێستا تاکە داتاکە لە بەردەستمان بێت کە پێمان بڵێتن کامیرەکان کاری خۆیان کردەوە ئاستی سەلامەتیان زیاد کردەوە لەسەر شەقامەکە تەماشاکردنی گاردرێلەکانە. ئێستا بە درێژایی ئەو بەشانەی کە گاردرێلەکە تیایدا نۆژە کراوەتەوە و کامیرەی پۆینتی لێ بووە قەناعەتیان هەبی تەنانەت یەک شوێنیش نییە کە ئۆتۆمبیل خۆی پیا کێشا بێتن بۆ تووشی ڕوودا بێتەوە. بزانە پێشتر لەسەر شەقامی 120 متری خێرا من و تۆش و ئەویش کەسمان هەستمان بە ئەمان نەدەکرد کاتێک داهاتینە سەر ڕێگایەکە بە تایبەتی لە کاتی شەودا چونکە بەڕاستی بوو بووە حەلەبەی سیباق و بە بەردەوام پێشبڕکێ تێدا دەکرا بەڵام ئەوەتی سیستەمی پۆینت دانراوە و شوفێران دەزانن بە درێژایی ڕێگایەکە ئەوان لە ژێر چاودێری ڕقیبدان بۆیە دەتوانین بڵین ئێستا ئاستی سەلامەتی لەسەر ڕێگای خێرای 120 متری لەوانەیە لە ئەو پەڕیدابێتن و بەردەوامیش زیاتر دەبێتن. شوفێران چۆن دەتوان خۆیان بە دوور بگرن لە سزا تۆمارکرد یاخود لە سەرپێچی تۆمارکردن. شتێکی زۆر ئاسانە، شتێکی تەعجیزی تێدا نیە بڵێ من ناتوانم لە کامیرەکان خۆم بپارێزم، بەڵێ دەتوانی کاتێک کە تۆ بڕیار بدەیت خۆت سەلامەتکەی و خەڵکانی سەلامەتکەی زۆر ئاسانە جێبەجێکردنەکەی. بۆ خێراییە بڕۆ کە بۆ دیاری کراوە واتە 110 کیلۆمەتر لە کاتژمێرێک و زیاترنا بۆ 110 کیلۆمەتر لە کاتژمێرێک کەم نییە بە تایبەتی کە بزانێ ئەو ڕێگایە لە ئێستا بەناو شاردا دەڕوە. یعنی ڕێگای خێرا و هیناو شارە کاتێک کە بە 110 کیلۆمەتر لە کاتژمێرێک دەڕۆی تۆ دەتوانی بە دەورێ هەولێردا یەک خولی کامل بسوڕیتەوە لە مەودای 22 خولەک. هیچ کەسشمان نییە کارێکی ئەوەندە زەڕوری بێتن کە بێتن بە 10 خولەک بکاتن. واتە تۆ بۆ خێرایە بڕۆ کە دیاری کراوە بێگومان لە حاڵەتە هەم خۆت سەلامەت دەبی هەم خەڵکانیش سەلامەت دەبی. ترافیک ئامانجی بنیانانی کۆمەڵگەیەکی هۆشیار و سەلامەتووی هاتوچۆیە کە بتوانین لە سیستمی هاتوچۆ هەم خۆمان بپارێزین هەم ئەمراز و پێکاتەکان تا سیستمێکی هاتوچۆی سەلامەت و شارستانی بنیاد بنین.